ئەمڕۆ 11 ساڵ پەر دەبێت بەسەر ماڵاوایی یەکێک لە شۆڕە سوارەکانی کوردایەتی ناوێکی دیار لە نێوتوێژی ڕۆشنبیران سەرکردە و شاعیر و وەرجێڕ دکتۆر ئەبووبەکر خۆشناو لەلایەن جێگری وەزیری دایرە علاقاتی خارجیەوە پێشوازی کران و کۆبنەوەیەکی ڕسمیمان لەگەڵ کرد لەو کۆبنەوەدا سڵاوی هەواڵ مامزەلال و مەکتەبی سیاسیمان پێڕاگەیاندن. ئەبووبەکر عەبدوڵڵا حەسەن ناسراو بە ئەبووبەکر خۆشناو لە ساڵی 1956 لە گوندی خۆرانی بناری چیای سەفین لە بنەماڵەیەکی کورتپەروەردا چاوی بە دنیا هەڵێناوە. قۆناغەکانی خوێندنی لە شاری هەولێر تەواو کردووە تا لە زمانی ئینگلیزی شاری بەغدا وەردەگیرێ. دوای تێکەڵاوبوونی بەکاری سیاسی و هەوڵدان بۆ ڕوبەڕووبوونەوەی داگیرکاری نەتەوەکەی لا کاری نهێنی و ڕێخستندا ئاشکرا دەبێت. دوای 2 ساڵ لا خوێندکاری زانکۆ جێدەهێڵێت لە ڕۆژی 5 نۆی ساڵی 1970 دەبێتە پێشمەرگە. ئەبووبەکر خۆشناو بەهیمەت بوو لە کاری نووسین و بواری چاپ و ڕاگەیاندن. لە ساڵی 1976 یەکەم دیوانە شعری بە ناونیشانی کۆڵۆمبس کیشۆرێکی تر دەدۆزێتەوە بڵاو کردەوە و لا تەمەنی خۆیدا خاوەنی 32 بەرهەمی بەپێز و 3 بەرهەمە شعریە. ئەبووبەکر خۆشناو ئەندامی دەستەی نووسەرانی شاخ بووە. لە ساڵی 1970 یەکێک بووە لە دامەزرێنەرانی یەکێتی نووسەرانی کوردستان و دەستەی نووسەرانی چەند گۆڤارێک بووە. یەکێتی نووسەرانی کورد ڕۆڵێکی باشی هەبوو لە چالاکی ئەدەبی لە بڵاوکردنەوەی گۆڤارەکەی نووسەری کورد لەو کۆڕانی کە لە سلێمانی و لە هەولێر دەبەستران تەسیرێکی یا کاریگەرێکی زۆریان هەبوو لەسەر باری ڕۆشنبیری کوردستان. لەبەرەوە ڕژێمی عێراق بە هەموو شێوەیەک دەویست ڕێگا لە چالاکیەکانی یەکێتی نووسەرانی کورد بگرێ. ئەوە بوو دوای کۆنگرەی 6 یەکێتی نووسەرانی کورد کە لە بەغدا بەسترا قانونێک دەرچوو پێیان گوت قانونی یەکێتی گشتی نووسەران و ئەدیبان و نووسەرانی عێراق. بەکارە جوانەکانی هەرزوو جێگای خۆی لا دڵی هاوسەنگەرانی دەکردەوە. ئەو لەکوێ بە پرۆژە و کاری جدی لەوێ بوو. هەر بۆیە لە ماوەی تەمەنی کراوەتە بەرپرسی زۆر بەش و دەستگا و شوێنی گرنگ لەبەر جدیبوون و ڕازگۆیەکەی. هۆکاچی پێشمەرگا شۆڕ ژێری قارەماوان هۆکاچی پێشمەرگا شۆڕ ژێری قارەماوان نای پیرۆزی تۆیە بۆ دەوێتی سەرێ زوبان. دکتۆر ئەبووبەکر خۆشناو دکتۆرای لە زمانی کوردی هێناوە و ماوەی چەند ساڵێک مامۆستای زانکۆی سلێمانی بوو. ئەبووبەکر خۆشناو خەرمانێک بەرهەمی ناوازەی لە دوای خۆی بۆ کتێبخانەی کوردی جێهێشت و کتێبەکانی پێشکەش بە کتێبخانەی گشتی هەولێر کراوە. بەردەوامیت لە خابات نیشانەی سەرکەوتنە بەردەوامیت لە خابات نیشانەی سەرکەوتنە هۆکاچی پێشمەرگە شۆڕ ژێری قارەماوان هۆکاچی پێشمەرگە شۆڕ ژێری قارەماوان نای پیرۆزی تۆیە بۆ دەوێتی سەرێ. ئەبووبەکر خۆشناو ئەندامی پێشووی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکێک لە خوێندکارە جۆشدراوەکانی خوێندنگای مام بوو. بۆیە هەواڵ مامجەلال نازناوی سەربازی ونی لێ نابوو. بەداخەوە لە ڕۆژی 25 هەفتی ساڵی 2011 بە نەخۆشی کۆچی دوایی کرد و بۆ هەتایە دڵە گەورەکەی لە لێدان کەوت. تاکە ژیان بەری ناسەر هەروەڵی تاکە غەوی ئەم میڵەتە بگرینە باوەش تاکە لە سۆزی باوکێتی ئەمە کەی بێبەش ئای ئەمە کەی بێبەش.